ئێمەی وەکو لقی کەرکووک یەکێتی مامۆستایانی کوردستان ڕای دەگەیەنین کە پرۆژەی هەژماری من بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان گونجاو نییە و ناکرێت لێرە جێبەجێ بکرێت لەبەر ئەم هۆکارانەی لای خوارەوە. یەک، کەرکووک لە ڕووی ئیداریەوە سەر بەناوەندە و وڵقەکانی هەژماری من لە کەرکووک بوونی نییە. دوو، لە پرۆژەی هەژماری من ناتوانرێت سلفە و پێشینە بڕا بکێشرێت و خزمەت بە مامۆستایان ناکات. سێ، چارەنووسی پرۆژەی هەژماری من نادیارە، متمانەی لای مامۆستایان و فەرمانبەران نەماوە. چوارەم، لە بەرامبەردا داوای جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالی و گواستنەوەی ڕاژەی مامۆستایان و فەرمانبەران دەکەین پشتبەستن بە مادەی 140 و فەقەرەی 21 لە دروستکردنی حکوومەتی منهاجی بەڕێز محەممەد شیاع سوودانی. ئێمە داواکەین هەژماری من لێرە جێبەجێ نەکرێت، بیر لە بابەتێکی تر بکرێتەوە. ئێمە چاوەڕێی بڕیاری وەزیری دارایی حکوومەتی ناوەندین بە جێبەجێکردنی تەوتین